ناوچە ئاویەکان لە سوید ناوچەی دەستپێکردنە بۆ بەگشتداچوونەوەی ئەو قەوزە زیان بەخشانەی کە ئۆکسجینی نێو ئاو هەڵدەمژێت. دەتوانێت بڵێت کە بەڵتیک دوورگەیەکی مەزنی ئەقیانوسی ئەتلەسیە و 9 وڵات لە خۆ دەگریت و 90 میلیۆن کەسی تیایدا دەژیان. هەروەها کشتتوکاڵێکی زۆریان هەیە بۆ زیادکردنی بەرهەمە کێڵگەیەکانیان پەیمی دروستکراو بەکاردێنن. ژینگە پارێزان دەربەستی ئاوی ئەو شوێنانە نین، بەڵکو دەربەستی ئەو ماسیەن کە پێی دەگوترێت پایک. لە ڕاستیدا ئەم جۆرە ماسیە هەست بەو ئاوە گەرمترێ دەکەن کە لە دەریاچە و ناوچەویەکانەوە دێن. هەر بۆیە ماسیەکان ڕوو لەو شوێنانە دەکەن و دەرەنجام لەو شوێنە تەڕانەدا دەگیرسێنەوە. ماسی جۆری پایک سەربازانی بەرەی پێشەوەن بۆ بەگشتداچوونەوەی گەشەکردنی قەوزە. لە ساڵی 2014دا تەنها 62 ماسی جۆری پایک بۆ گەرادانان گەیشتە ئەم شوێنە. لە ساڵی ڕابردوودا ژمارەیەکی زۆر لە بەچکە ماسی لە جۆری پایک لەم شوێنە و لە دوورگەکاندا بەدیکران. لە ئێستادا ژمارەی ئەو ماسیانە بووەتە 350 دانە. جا ئایا ماسی جۆری پایک بە چ شێوەیەک یاریدەدەر دەبێت لە کەمکردنەوەی زیادبوونی قەوزە کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ نییە؟ ماسی جۆری پایک ماسی بچووکتر لە خۆی دەخوات و ئەو ماسیە بچووکانە زیندەوەرەکانی بە قەوزەکەەوە لکاون دەخۆن. ئەم زیندەوەرانە قەوزەکان دەخۆن و قەوزەش هەموو ئۆکسجینی ئاوەکە هەڵدەمژێت. ماسی جۆری پایک کارکتەرێکی زۆر گرنگە لە کەمکردنەوەی ڕێژەی زیندەوەرەکانی دەریایی باڵتیکدا، واتە ئەو زیندەوەرانەی کێشەیەکی گەوران بووە مرۆڤ و ئاژەڵ. ئەمەش نمونەیەکی ئەوەیە کە سیستمی ئاڵۆزی زیندەوەرەکان دەخاتە ڕوو، هەروەها کە چۆن گۆڕانکاریەکی کەم کاریگەریەکی مەزنی دەبێت.